شۆڕشی ئاگری لەلایەن ئیحسان نووری پاشاوە سەرکردایەتی دەکرا. لە تشرینی یەکەمی 1927 زاینی کورداڤا لادەیەکی نزیک چیای ئارارات وەک پێتەختی کوردستان دەستنیشان کرا. خۆی بوون بانگەوازی بۆ زلهێزەکان کرد و پەیامی بۆ کوردەکانی عێراق و سووریاش نارد، تیایدا داوای هاوکاری کردبوو. سەرەڕای سەرنەکەوتنی شێخ سەعید و ئازادی، بیرمەند و سەرکردەنەتەوەیەکانی کورد بەردەوام بوون لە بەرنامەداڕشتن بۆ کوردستانێکی سەربەخۆ. زۆرێک لەم نەتەوەخوازانە لە تشرینی یەکەمی 1927 کۆبوونەوە و نەک هەر سەربەخۆیی کوردستانیان ڕاگەیاندووە، بگرە خۆی بوونیان وەک ئۆرگانی باڵای نەتەوەیی کە هەموو دەسەڵاتێکی تایبەتی نەتەوەیی و نێودەوڵەتی هەبێت ڕاگەیاند. سەرکردایەتی ئەم ڕێکخراوە تازەیە باوەڕی وابوو کە کلیلی سەرکەوتنی خەبات بۆ کوردستانێکی سەربەخۆ لە وەفاداری خێڵەکیدا نییە، بەڵکو لە ڕێگەی بەکارهێنانی هێزی سەربازی گونجاوی ئەوتۆوە دێتەدی کە بەرنامە بۆ دانرا و ڕێکخراو بێت. سەرەڕای بێزاریان بەرامبەر ڕژیمی کەمالیستەکان نە بریتانیا و نە فەرەنسا پشتگیریەکی بەرچاوی خۆی بوونیان نەکرد. بەپێی سەفرەستیان هێزە ئوروپیەکان لە کاتێکدا پشتگیری سەربەخۆیی کوردەکانیان کردووە کە لەلایەن راپۆرت و میدیای تورکیەوە مەیلیان درابێتێ. بە یارمەتیەکی کەمەوە لە ئوروپا دوجار خۆی بوون کۆمەک کرا لەلایەن فیدراسیۆنی شۆڕژگێڕی ئەرمەنی، شای ئێران و هاوڕێ کوردەکانیان وەک شێخ ئەحمەدی بارزانی، سەرۆکی بارزانیەکانی باشووری کوردستان. کوردەکانی سووریاش یارمەتی خۆی بوونیاندا، ئەمەش لە ڕێگای بڕینی هێڵەکانی شەمەندەفەر، تاڵانکردنی لادێ تورکەکان و دەستدرێژی چەکدارانە. لە ساڵی 1928 ئیحسان نووری پاشا گروپێکی بچووکی سەربازی کۆکردەوە کە بە چەکی هاوچەرخ چەکدار کرابوون و خول و تاکتیکی سەربازی پیادەیان بینی بوو. ئەم هێزە شۆڕشی خۆی بوونی دەست پێکرد بە ڕۆیشتنیان بەرەو چیای ئارارات. نووری و پیاوەکانی نەکتەنیا سەرکەوتن و گەشتنە ئارارات، بەڵکو توانیان شارەکانی بەتلیس، وان و زۆربەی ناوچەکانی نزیکی زەریاچەیوان پاک بکەنەوە و ناوچەیەکی بەرچاو بۆ بەرگری کوردی دابمەزرێنن. لە پاڵچەک ڕێکخستن و توانایانەوە هێزی کوردەکان زیادی دەکرد بەهۆی شۆڕشەکەیانەوە. هەرچەندە سوپای تۆرک هەوڵیدا شۆڕشەکە هەر لە سەرەتاوە ساڵی 1927 دابمرکێنێتەوە، هەوڵەکەیان سەرکەوتوو نەبوو لەبەر ئەوەی ئێران هاوکاری نەئەکردن. ئەمە لە کاتێکدایە کە چیای ئارارات لەسەر سنووری نێوان ئێران و تورکیایە. بینەرانی خۆشەویستی ڕۆژەڵات تیڤی، ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش. ڕێباز کەریمیم و دیسانەوە بە ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی مێژووی کورد هاتوومەتەوە خزمەتتان. هیوادارم تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بن. لە ئەڵلقەکانی پێشووتردا وێڕای میوانی بەرنامە قسە و باسێکمان لەسەر مێژووی هاوچەرخی کوردستانی باکوور کرد و زۆرتر پەرژای لەسەر شۆڕشێک کە دواترەکان ناوی شۆڕشی شێخ سەعیدی پیرانی لێنرا و دواترەکان و دوابدوای گیران و لە سێدارەدانی شێخ سەعید و هاوڕێکانی دیکەی ئەم شۆڕشە بەرەو لاوازی ڕۆشت و دامرکایەوە. چۆنیەتی هەڵگرسانی شۆڕشەکە و چۆنیەتی شکستی ئەم شۆڕشە یان دامرکاندنەوەی ئەم شۆڕشە بە تێر و تەسەلی لەلایەن دکتۆر تەلار عەلی پسپۆڕ لەو بوارەدا درایە بەرباس. لە دوای شکستی شۆڕشەکەی شێخ سەعیدی پیران لە ناوچەی ئارارات، شۆڕشێکی کوردی تر لەلایەن ژەنەڕاڵ ئیحسان نووری پاشا لە دەرەنجامی کۆمەڵە هۆکارێک بەرپاکرا. لەو هۆکارانەش دەتوانین ئاماژە بەمانە بکەین. یەکەم، بەردەوامبوونی سیاسەتی تۆقاندن لەلایەن کەماڵیەکانەوە بوو، بەتایبەت دوای ئەوەی لە نێوان ساڵانی 1925 تا 1927 زاینی کەوتنە ڕاگواستنی کوردەکان لە ناوچەکانی خۆیان بۆ ناوچە تورکنشینەکان کە لە ڕێگادا وەک باز دەکرێت زۆربیان لە برسان و لە سەرمادا مردن. دووهەم، شکستی شۆڕشەکەی شێخ سەعید و لە سێدارەدانی 52 هاوڕێی و سەرکردەی شۆڕشەکە کە ئەمەش ڕق و تووڕەیەکی هێجگار زۆری لە لای خەڵک و بەتایبەتی توێژی ڕۆشنبیری ئەو کاتی کورد دروست کردبوو. سێیەم، یەکگرتنی سەرجەم کۆمەڵە و ڕێکخراوە کوردیەکان لە کۆنگرەی بۆحمێدوونی لوبنانی لە گەلاوێژی 1927 زاینی، دواتر دامەزراندنی کۆمەڵەی خۆی بوون و بڕیاردان لەسەر درێژەدان بە شۆڕش. لەم کۆنگرەیەشدا چەند ئەرمەنیەک بەشداریان کرد.
ئەوەش بۆ ڕەوانەوەی بارودۆخەکانی ڕابردوو کە تێیدا کورد کرابوو بە گشت ئەرمەنیەکاندا. 4 هاندانی حکوومەتەکەی ڕەزاشا بۆ شۆڕشکردن لە دژی کەماڵیەکان، چونکە تورکەکان یارمەتیدەری شۆڕشەکەی سمکۆ بوون کە دژ بە سیاسەتەکانی ڕەزاشا دیارە لەو دەورانەدا لە کوردستانی ڕۆژهەڵات ئەو شۆڕشە هەڵگرسا بوو. لەناو ئەم بارودۆخەدا شۆڕشەکە لە خەرمانانی 1927 زاینی لەژێر سەرکردایەتی ژنرال ئێحسان نووری پاشا بەرپا بوو. تەنانەت شۆڕشەکە ئەوەندە بە بەرنامە و جددی کاروبارەکانی خۆی بەڕێوە دەبرد کە حیسکی تیلۆش ڕاست پێدرا کابینەی حکوومەت دابمەزرێنێت. دواتر ئاڵای کوردستان بەرز کرایەوە و پێکاتەکانی حکوومەت ڕێکخرا. لە ماوەی مانگێکیشدا توانیان 1600 سەرباز بەدیل بگرن و 600 فەنگ و 24 تۆ بگرن و 12 فڕۆکەی جەنگی بخەنە خوارەوە. لەگەڵ هەموو ئەوانەشدا شۆڕشەکە تا ناوەڕاستی ساڵی 1932 زاینی درێژەی کێشا. ئەوەش بەهۆی ئەوەی هەردوو حکوومەتی ئێران و تورکیا لە 22 پوشپەڕی 1932 زاینی ڕێکەوتنامەیەکیان بۆ داخستنی سنوورەکانیان لە ڕووی شۆڕژگێڕە هەڵاتوەکانی هەردوو لاو هاوکاری نەکردنیان بۆ ئەم شۆڕشە ئیمزا کرد. بەمەش شۆڕشەکە بەبێ یارمەتی دەرەکی مایەوە تا شکستی هێنا و کۆتایی پێهات. ئەمەش جارێکی دیکە لە مەیدانی واقعدا ئەوەی بە کورد سەلماند کە دوژمنانی سەرەڕای ناکۆکی هەرە زۆری نێوان خۆیان، بەڵام هەمویان لەسەر یەک خاڵ هاوڕا و هاوبیر و هاوبەرژەوەندین و ئەویش پرسی کووردە. ئەم هۆکارانەش وەهایان کردووە بە درێژایی مێژوو ئەم وڵاتانە لە گەرمەی شەڕی نێوان خۆیان جۆرەها ڕێکەوتن و هاوکاریەکیان لەگەڵ یەکتر بۆ سەرکوتی خەڵکی بێتاوان و بێدفاعی کورد کردبێت و ئەم گەلە دابەشکراوەیان بە هەموو شێوەیەک کوشت و بڕ و لە بڕێک شوێن و لە بڕێک کاتە جینۆساید کردبێت. دوای شکستی شۆڕشەکەی ژنرال ئێحسان نووری پاشا و دامرکاندنەوەی ئەم شۆڕشەش لە ساڵی 1936 زاینی کەسایەتی دیاری ناوچەی دەرسیم بە ناوی سەیید ڕەزا ڕێبەرایەتی شۆڕشێکی کوردی لە دژی سیاسەتەکانی حکوومەتی تورکیا کرد. بەڵام دوای یەک ساڵ لە شۆڕشێکی خوێناوی شکستی خوارد. کۆمەڵە هۆکارێک بوونە هۆی شکستی ئەم شۆڕشەش کە دەتوانین لە گرنگترینیان ئاماژە بەمانە بکەین. 1 بەکارهێنانی هەموو جۆرە چەکێکی نوێی ئەو سەردەما لەلایەن دەوڵەتەوە، تەنانەت وەک باز دەکرێت کەڵک لە گازی ژەهراوی وەرگیرا. 2 سووتاندنی ناوچە کوردنشینەکان و مەڵبەندەکانی شۆڕشەکە. 3 گەمارۆدانی ناوچەی دەرسیم و بڕینی هاتوچۆ و نەگەیشتنی خۆراک و سوتەمەنی بۆ ئەو ناوچە. لەژێر کاریگەری ئەو هۆکارانە و کۆمەڵێک هۆکاری دیکە دوا شۆڕشی گەورەی ئەو بەشەی کوردستان لە سەرەتای سەدەی 20 شکستی هێنا. ئێستاش بۆ وەکو نەریتی هەمیشەی بەرنامە بۆ زیاتر تاوتوێکردنی ئەم باسە و قسەکردنێکی زیاتر لەم بارەوە دەچمەوە لای میوانی بەرنامە دکتۆر تەلار عەلی و لە کۆتایی بەرنامە دێمەوە وڵاتان. ئەوەی کە ئەمیس سەرەتا ئاماژەم پێکرد کەوتم ئەوان توانیان خوێنەوە بکەن. کوردەکانی باکوور ئەوان سەیریان کرد یەکێک لە هۆکارەکانی شکستەکەی شۆڕشی شێخ سەعیدی پیران بوو ئەو بوو کە لە ناو شارەکانە شۆڕش ڕوویە. شۆڕشی شێخ سەعید شۆڕشی شار بوو لە ناو شارە ڕوویە. بەڵام ئەمان ترسان لەوەی کە سەر لێ لە ناو شارەکانە بێت و حکوومەتی تورکی بە ئاسانی بتوانێت چوار دەوریان بگرێت و یان بەهێزێک لە هێزەکان بڵێ وەکو فەڕەنسا کە یارمەتیان گەبارۆیان بات و شۆڕشەکە ناوچێ. بۆیە ئەم جارە کوردەکان بیریان لەوە کڕۆ کە بچنە چیاکان. یان لێرۆ قۆناغێکی نوێ لە خەباتی ئێمە دەست پێکە لەگەڵ ئەوەی کە هەموو کوردێک هەمیشە ئەیڵین لەگەڵ دۆستە هەمیشەیەکامان لەگەڵ چیاکانی کوردستان. ئەندێرە کوردەکان ئەچنە پاڵ چیاکانی کوردستان بۆی کە نەتوانرێت شۆڕشەکان بە ئاسانی لە ناو شارەکانە سەرکوت بکرێ. یعنی ئەمە لەو ساتە وەختەوە خوێندنەوەیەکی باش بوو لە دیوێکە خوێندنەوەیەکی باش بوو بۆ شۆڕشی شێخ سەعید بەر ئەو لە شارە گەمارۆیرە. بەڵام لە دیوێکی ترا هەڵی ئەم کوردانە لەوەیە بوو ئەو چیانی کە ئەوان پەنایان بۆ برد ئەو سنووری ئێران بوو کە بە هەمان شێو بەشێکی کوردستانی داگیر کردووە. بۆیە ئەگەر ئەمان لێرە لە مستەفا کەمال ڕزگاریان بوو ئەوان لە
فەڕەنسیەکان ڕزگاریان بوو لێرە ڕوبەڕووی هێزێکی ترە بنەوانێ کە زۆر سەرسەختانەتر هاوکاری مستەفا کەمالی کرد چونکە خۆی بەشێک لە کوردستانی داگیر کردووە خۆی بە هەمان شێوە مامەڵە ئەکا لەگەڵ کوردەکانی خۆیان کە مافیان نایەتێ کە ڕێزی ناسنامەی ئەوان ناگرێ بۆی کوردەکان کە چوونە ئارارات طبعاً چەند ڕوبەڕووبوونێکی گەورە کرا چەندین شەڕی گەورە کراوە لە ئارارات لەگەڵ حکومەتە کە دۆڵی زیلانێکێکە لە هەرە بەناوبانگترین ڕوبەڕووبوونە و شەڕەکان حکومەتی تورکی بە چەندین ڕێ و شوێن ئەیویست ئەم شۆڕشە لەناو بەرێ بۆیە هەوڵی ئەوەیە کە پەیوەندیان پێوە بکات و دانوستانێ لەگەڵا بکە بەڵام زیرەکی سەرکردەکانی ئەو کاتەی کورد لەوایە بوو کە ڕازی نەبوون دانوستان بکەن یاخود کەسی یەکەمیان نەنار بۆ دانوستانەکە تاوەکو وەک شۆڕشەکانی پێشکوتر یەکسەر دەستگیر بکرێن و لەناو ببرێن دواتریش حکومەت هەوڵی ئەوەیە کە لە ڕێگەی بەخشینی پلەپایە بە بەشێک لە سەرکردەکان ڕازیان بکە بەڵام بۆ ئەمەش ڕازی نەبوو بۆیە سەرکردەکانی ئارارات بەردەوام بوون لە شۆڕشکردن ئەو شۆڕشەی کە مستەفا کەمال خۆی وتبووی سربەخۆی ئێمەی هەژاند ینی ترسا بوون لە شۆڕشی ئارارات کە ئەوەندە بەهێز بوو ئەگەر چی دووفاقیەکێ لە سیاسەتی تورکیا لایەک لە ڕۆژنامە و لە میدیاکانی خوانە و باسی ئەویان کرد ئەیانوت نزیکەی 1500 کەسێ لەو دی و سنوورەوە هاتوون ئەمان کەسی گێرە شێوێن و گێرە شێوێن و پشێوی دروستەکەن ئەوانیان بڵێن ئەمە شۆڕشە و شۆڕشێکی ڕێکخراوە و ئەم شۆڕشە لە چەند ڕوویەکەوە خۆی ڕێکخستەوە چ لە ڕووی ڕۆشنبیرەوە کە ڕۆژنامەی هەبوو کە سرودی هەبوو کە یەکەی سەربازی ڕێکخراوی هەبوو مەشقی بە سەربازەکانی کرد کە یەکەی ئیداری هەبوو ئەو نەیە زۆر بڵێ ئەمە چەند گێرە شێوێنێک نزیکەی 1500 کەس لە سنوورەکانی ترەوە هاتوون ئەوەی کە مێژونووس هەسرەتیان باسیەکە ئەو حەسرەتی پرسیارێکە کە ئەڵێ ئەگەر ئەمانە 1500 کەسن بۆ حکومەتی تورکی 6,000 سەرباز ئەبا بۆ لێدانیان 6,000 سەرباز بۆچی پێویستەکە بۆ لێدانی 1000 کەس ئەو هەموو ڕێوشۆنە سەربازیە و ئەو هەموو خەڵکی کە بران بۆ ئەو هەموو سەربازی کە بران بۆ ئەو ناوچانە جگەلەوەی لە دوای هەموو ئەم شۆڕشانە حکومەتی تورکی سەر لە نوێ ڕاگواستنی بۆ کوردەکان کردووە سەر لە نوێ ئەوەی کە دوور و نزیک پەیوەندی بەم شۆڕشەوە هەبێ هاوسۆز بووبێ هاوکار بووبێ سزا دراوە بە چەندین سزای جۆرا و جۆر و جیاواز سەر لە نوێ چاودێرگەی سەربازیەکان توند و تۆڵ کرا و دەسەڵاتی زیاتریان پێ بەخشراوە بەڵام بە هەمان شێوە ئەو هێزە گەورەی کە لە ڕووی سەربازیەوە بەکارهێنرا و لەگەڵ هاوکاریکردنی حکوومەتی ئێران هاوکاریکردنیکی بێسنوور سەر لە نوێ وای کرد جار کە کوردەکان بکەونەوە بەرگەمارۆدان ئەگەر چی کوردەکان هەنێ جار بۆ ئەوەی کە هاوسۆزی ئێران بەلای خوانە ڕابکێشن لە ڕۆژنامەکەی خوانە ئەو کاتە نووسیوانە ئێمە ئەزانین حکومەتی تورکی پەیوەندی بە حکومەتی ئێرانەوەکە بەڵام لەو باوەڕانین حکومەتی ئێران بێ زەرەر لە ئێمە با یاخود دژی ئێمە بوەستێ ئەمە بەشێکی بۆ بکە هاوسۆزی حکومەتی ئێران ڕابکێشن بەشێکی تریشی واقعیان ئەوان ئەبوایە بەردەوام بوونە لە شۆڕش ئەبوایە کاریان کردە بەڵام یارمەتیەکانی ئێران و یارمەتیەکانی ڕووس بۆ حکومەتی کەمالی یەکێک لە کچە ڕۆژنامە نووسەکان ڕۆزیتا کە لەوێ بووە ئەڵە من خۆم شاید حاڵی ئەوم کە لەوێەوە خەڵک هاتووە یارمەتی مستەفا کەمالیاوە یعنی یارمەتی وڵاتانی سەرسنوور بۆ لێدانی شۆڕشەکە وای کرد بە هەمان شێوە ئەم شۆڕشە نەتوانێت ئامانجەکانی خۆی بەدەست بێنێ و سەرکردەکانی شۆڕش پەرش و بڵاو بوونەوانێ جەنەڕاڵ ئەحسان پاشاش سنوورەکانی بەجێهێشت و بەشێکی تری خەڵکەکە دەستگیرەکرێن و لێ ئێرێن لێرە قۆناغێکی زۆر گرنگ لە مێژووی کورد دەست پێ ئەکا ئەوەیە کە ئیتر شۆڕشی ڕێکخراومان نییە هەتا ساڵانی 60ەکان یا پارتمان نییە
حیزمێکمان نییە تا قۆناغێکی دواتر چونکە مستەفا کەمال وتمان هەموو هێز و توانەکانی خۆی بەکارهێنا لەمەش گرنگتر حکوومەتی ئێرانی و تورکی ڕازی بوون کە سنوورەکانیان ئاڵوگۆڕکەن یعنی ئاڵگۆڕکە لە نێوان ئاراراتی بچووک بەر تورکیا بکەوێ ناوچەیەک لە بیریج ئیرا بە ئێران یعنی ئەم دوو حکوومەتە ڕازی بوون زەوی بگۆڕنەوە طبعا ئەم زەوی گۆڕینەوە هەر زەویەکانی کوردستانە زەویەکانی خۆمانیان گۆڕێتەوە بۆی زیاتر بتوان کۆنتڕۆڵی ئێمە بکەن زیاتر بتوان دەستگرن بەسەر ئەو ناوچانەدا لە ڕووی سەربازیێوانێ هەر چۆنێک بێت گەورەترین زیان لە شۆڕشەکەی خۆی بوون لە ئارارات لە ئێرانەوە پێیگەیشت هەرچەندە لە سەرەتادا پاڵپشتی بەرگری کوردی بوو حکوومەتی ئێران نەیتوانی ڕێگری لە سوپای تورک بکات کە بە مەبەستی تەوقکردنی چیای ئارارات چوونە خاکەکەیەوە سەربازە ئێرانیەکانی سەرسنووریش سنووری ئێران تورکیایان داخست بەسەر هەر گەشتیارێکدا بەو خێڵە کوردانەشەوە کە هەوڵیان ئەدا یارمەتی شۆڕشەکە بدەن ئێران دوجار بە تەواوی ملکەچی داوای تورکەکان بوو سەبارەت بە پرۆسەکە بەوەی مامەڵەی کرد بەو زەویانەی چواردەوری چیای ئارارات بەرامبەر بەو زەویە تورکیانەی نزیک قوتور و بەرزیرگان یان بازرگان بوون ئەو شۆڕشە ڕێکخراوی چیای ئارارات لە پاییزی 1930دا شکێنرا هەرچەندە تورکەکان تا بەهاری دواتر چاوەڕێیان کرد بۆ هێرشکردنە سەر ناوچەکە بۆ سەرکوتکردنی هەر نەیارێکی خێڵەکی هەروەک ئەنجامی ڕاپەڕینە کوردیەکەی پێشووتر حکوومەتی تورک بێبەزەی بوو بەرامبەر شۆڕژگێڕەکان سەرەڕای شکست خۆی بوون و شۆڕشی ئارارات لە 3 خاڵدا بۆ مێژووی پێشمەرگا گرنگن یەکەمیان ئەوە یەکەم جار بووە هێزێکی چەکداردا بمەزرێنرێت تایبەت بە ئامانجی نەتەوەخوازی کوردی کاریگەری سەرۆکخێڵەکان وەک سەرکردەیەکی سوپایی وردەوردە کەم ئەبووەوە و بەرامبەر بە بیرۆکەی نەتەوەخوازی کە بووە هۆکارێکی گرنگتر بۆ چالاکی سەربازیەکانی کورد دووهەم شۆڕشی خۆی بوون دەرخەری گەشەی پەیوەندیەکان بوو لە نێوان بارزانی و نەتەوەخوازی کوردی هەرچەندە مەلا موستەفای بارزانی لە شۆڕشەکەی شێخ مەحمووددا بەشدار بووە و چاوی بە شێخ سەعیدی پیرانیش کەوتووە ئەو یارمەتیە سەربازیەی لەلایەن خێڵی بارزانیەوە گەیەنرایە خۆی بوون یەکەمین هاوکاری لەو چەشنە بووە لە مێژووی کورددا خاڵی کۆتاییش ئەوەیە کە شۆڕشی خۆی بوون شێوازێکی نوێی هاوکاری نێودەوڵەتی دژی کوردەکان هێنایە کایەوە دواتر گۆڕینەوەی زەوی لە نێوان دوو وڵاتی دراوسێدا دەبینرێتەوە کە سەرەڕای جیاوازیان بۆ سەرکوتکردنی توانای سەربازی کوردەکان ڕێک دەکەون دوای ئەمە قۆناغێکی ترمان هەیە لە مێژووی باکوورە ئەویش ڕاپەڕینی دەرسیمە بۆی ئەڵم ڕاپەڕین دەرسیم چونکە ئێمە ئەزانین دەرسیم ئامادەوە نەبوون بچنە ژێر ڕکێفی کەمالیەکان و ئامادە نەبوون ملبن بۆی کە باج بن بە حکوومەتی کەمالی و دژی ئەو دەسەڵاتە ئەوەستانەوە بۆی ئەو کاتێکە حکوومەتی کەمالی سوپای ئەنار بۆ وەرگرتنی باج لەوێ خەڵکەکە ڕاپەڕی بەرامبەریان وەستا یعنی ئەوەی کە ئێمە لە شۆڕشی شێخ سەعیدی پیرانە ئەیبینین ئەوەی کە ئێمە لە شۆڕشی ئاراراتە ئەیبینین لە دەرسیمە ئەو ڕێخستنە ئەو تەنزیمە ئەو کارە سیاسیە نییە لەوێ ئەگەر چی ڕوبەڕووبوونەوە هەیە ئەمەش دەرەنجامی ئەو بارودۆخەیە کە یەک لە دوای شۆڕشەکانی کورد لە باکوور درێژەی کێشاوە بە بەردەوامی سەرکوردکردن و لێدان و نکۆڵیکردنی ناسناوی کورد یعنی لە باکوور ئەوان کەوتنە بەردەم دۆخێک کە نکوڵی لە بوونی کوردەکە هەموو کوردەکانی بە تورکی چیایی ناساند ئەمە وای کرد کە خەباتەکەشمان جیاواز بێ ئێمە لە باشوور خەبات بۆ مەسەلەیەکی کە بکەین ئەو خەبات بۆ ئەو کاجارێ بڵێ من کوردم بۆیە کە ڕاپەڕینی دەرسیم و ئەو ڕوبەڕووبوونەوەی کە سەیڕزای دەرسیمی لەگەڵ دەسەڵاتدارانی عەسکەری تورکیا کردی
تەواوکەری ئەو هەستەی کورد بوو، تەواوکەری ئەو شۆڕشانی کورد بوو، بەڵام نەیان توانی لە قاڵبێکی ڕێکخراوترە کاری لەسەر بکەن. دواتر لێدانی ئەو شۆڕشەیەک لە دواییەکانە زەبری کوشندەی بە ناوچە کوردیەکان گەیاندبوو. ئەمە جگەلەوە لە ڕووی ئابووریەوانێ مستەفا کەمال هەرزوو کەوتە ئەوەی کە ئەو تورکانی کە لە یۆنانەوە دەرەکران ئاهاتنەوە لەسەر جێی کوردەکان نیشتەجێیەکردن. یعنی ئێمە چ لە ڕووی ئەسکەریەوە لێمان درابوو، چ ئەوەی کە کوردەکان پەرش و بڵاوەکران، چ لە ڕووی ئابووریشەوە کە ئێمە داهاتێکی ئابووری باشمان لەبەردەستان نەبێ بتوانین پاڵپشتی شۆڕشەکەی پێ بکەین. بۆیە دەرسیم تەقینەوە بوو، تەقینەوەی دەرسیمیەکان و زازایەکانیش بوو بە ڕووی دەسەڵاتدارانی کەمالیە. بەڵام مستەفا کەمالیش بە هەموو توانایەکەوە بە هەمان شێوە لە شۆڕشی دەرسیمیە و هەموو توانە سەربازیەکان و هێزێکی ئاسمانی گەوری بەکارهێنا کە لە نێوانیانە سەبیحە غێکچین هەبوو، ئەو کشێکە مستەفا کەمال خۆی گەورەی کردبوو، ئەو بەشداری کردبوو لە قەتڵ و عامکردنی خەڵکی مەدەنیە و لە بەردەمی میدیاکانە وتبووی من کە قەسفم کردووە کە بۆردومانم کردووە بینیمە ژن و مناڵ چۆن ڕایان کردووە. ئەی زۆر بە شانازی و باسی ئەوەی کردبوو ئەمان چۆن ژن و مناڵی کورد و ئینسانی کوردیان لەبێ کوشتەوە لە ناوردووە. بە تۆنترین شێوە لە دەرسیم درا، هەتا بەشێکی زۆر لە سەرچاوانە ئاماژە بۆکەن کە تا ساڵانێکی زۆر ژیان لەوێ نەماوە. یەکێک لە ڕۆژنامە تورکەکان کە خۆی سەردانی ئەو ناوچەیەکە ئەڵێ هیچ ئاماژەیەک بۆ ژیانێکی ئاسایی لەو ناوچەیە نەمابووە، لە دەرسیم نەماوە، ئەوەنە قەتڵ و عامەکە لەوێ گەورە بووە. ئەمە جگەلەوەی سەر لە نوێ قۆناغێکی تر لە داپڵۆسین و لە ڕاگواستنی کورد و لە ئەسکەرتاریەت و لە ناوگۆڕینی ناوچەکان. چونکە ئێمە زانین لە تورکیا بە دەرسی ماڵن تۆنجیلی هەموو ناوەکان کران بە ناوی تورکی. لەگەڵ هەموو ئەمانەشە قۆناغێکی بێدەنگی باڵی کێشا بەسەر بزافی کوردیا لە باکوور. بەڵام قۆناغەکانی دواتر پێمان ئەڵێن کورد لەم کاتانەیە لە سەر لەنوێ ئامادەکردنی کەسێتی خۆی و ناسنامەی خۆیان بووە بۆ قۆناغەکانی دواتر. ئەگەر چی دەرسیم قەتڵ و عامێکی زۆری تیاکرا، ڕەشەکوژێکی گەورەی تیاکرا بەرامبەر بە کورد. لێوە شۆڕشەکانی کورد لە باکوور لەو ساتە وەختەیە خامۆش کرا تا کۆتایی پەنجەکان و سەرەتای شەسەکان کە کوردەکان ئەچنە پاڵچەبەکان. بەڵام لەگەڵ ئەوەشە لەگەڵ هەموو هەم ڕەشەکوژەیە کورد ناسنامەی خۆی لە دەست نییە. ئێستا لە هەموو کاتی زیاتر ئەڵێ من کوردم. شۆڕشی سەیید ڕەزا دەرسیمی کە 7 ساڵ بەدوای شۆڕشی کۆماری ئاگری هاتە ئاراوە بە هاواهەنگی ڕێبەرانی کورد کە لە کورپیک لەگەڵ سەیید ڕەزا چاوپێکەوتنیان ئەنجامدا بوو شۆڕش دەستی پێکرد. دەوڵەتی تورکیا هێزێکی لە دژی ئەوان لە ناوچەکانی ئەرزنگان، ئەرزەڕۆم، مەلاتیە و دیاربەکر دامەزراند. جەلال بایار سەرۆکوەزیرانی ئەو کاتی تورکیا عیسمەت پاشای بۆ سەرکوتکردنی شۆڕشەکە دانا. ئەرتەشی تورک لەسەر جەم چەکەکانی دژی شۆڕشگێڕان کەڵک وەردەگرت. لەو کاتەدا ئالپدۆگان بۆ سەرکوتی سەیید ڕەزا هەڵبژێردرا. ئالپدۆگان دوو چارشاری دەرسیم و ناوچەکانی دەوروبەری بۆردەمان کرد بە شێوەیەک کە هاوڵاتیان بۆ چیاکان و ئەشکەوتەکان پەنایان دەبرد. لە نمونەیەکدا بە فەرمانی ئالپدۆگان یەکێک لە ئەشکەوتەکانی کوتوزیکداغ لە دۆڵی ئیسکۆرلا کە 2500 ژن و مناڵ و پیر لە هاوڵاتیە عەلەویەکانی شاری دەرسیم پەنایان بۆ بردەبوو، سەربازەکان ڕێگاکانی چوونە دەرەوەیان بە دینامیت تەقاندەوە و کەرەستەکانی ئاگرکەرەوەیان بۆ ناو ئەشکەوتەکە هاویشت و لە ئاکامدا سەرجەم هاوڵاتیانی ناو ئەشکەوتەکە بە زیندوی سووتان و ژێرخاکران. لە ڕۆژی 5 ئەیلولی 1937 زاینی ڕێبەرانی شۆڕش دەستگیر کران و سەیید ڕەزا لەگەڵ 2 کوڕ و چەند کەس لە ڕێبەرانی شۆڕش لە سێدارە دران. لە ئاکامدا ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 23 تشرینی دووهەمی 2011 ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکوەزیرانی تورکیا
بە ناوی دەوڵەتی تورکیاوە داوای لێبوردنی کرد بەرامبەر بە کۆمەڵکوژیەکانی نێوان ساڵانی 1937 تا 1939 شاری دەرسیم. ئەردۆغان کۆمەڵکوژی دەرسیمی وەکو تراژەدیترین ڕووداوی مێژووی نزیکی تورکیا وەسف کرد. ئەوەی کە بیرم نەچێت لەسەر شۆڕشی دەرسیم سەرکردایەتی سەربازی تورکیا ئەم ئەرکیان سپارد بە یەکێک لە ئەفسەرەکان بەناوی ئەلبدۆغان عەبدوڵڵا ئەلبدۆغان بۆی بێ بۆ ئەم ناوچانە سەرکوت بکە کە بە کابرایەکی تونندڕە و ناسرا بوو لە ڕووی سەربازیەوە. سەرەتا ئەوان باسی ئەوان کرد کە ئەوان یەن دانوستانەکەن، بەڵام ئەو کاتێک کە هاتنە ناوچەکە کەوتنە سوکایەتی پێکردن بە خەڵکی ناوچەکە و بە تعداکردن لە کچانی کورد. ئەمەوەی کرد کە کوردەکان ئەوەندی تر بەرامبەر بەم هێزە بمۆستنەوانێ ڕووبەڕبوونەوەکان دەست پێ بکە. وی حکوومەتی تورکیە ڕۆژ دوای ڕۆژ هێزی سەربازی زیاتری ئەناردە ناوچەکە کە توانێ کۆنتترۆڵیان بکە و ئەو بۆ دواتر توانی کۆنتترۆلی ناوچەکە بکات و توانی سەرانی شۆڕشەکە دەستگیر بکات و لە نێوانیانە سێڕەزای دەرسیمی کە ئەویش لە تەمەنێکی گەورەدا کە لەسەر 75 ساڵێەوە بە هەمان شێوەی شێخ سەعیدی پیران لە سێدارە ئەیرێ. یعنی دەستگاکانی تورکیا هیچ کات نەسڵە نەتۆلەوەی کە مناڵێکی بچوو یاخود شێخێکی پیر یاخود گەنجێک سزابن لە ناوی برن بۆ ئەوی کە ناسنامی کورد بسڕنەوە. ئەمەیەکێکە لەو هەڵانەی کە هەموو ئەو وڵاتانی کە کوردستانیان داگیر کرد و دابشکرد و تێکەوتون کە گرتنەبەری پاکتاوی جەستەی ئەگەر ئێمە چەند کەسێکمان لە سێدارە و ئەعداممان کرد ئیترەوە ئێمە توانیمانە ئەو خەڵکی ئەو ناوچێ لە ناوبەرین یان ناسنامەکی خوان ونکەن دواتر ئاوێتە بن و بتوێنەوانێ لە ناو باکوورە لە ناو تورکایان لە ناو عەرەبەیان لە ناو فارسا. بێگومان ئەم سیاسەتەیەک لە دوایەکانە کاریگەری هەبوو لەسەر لاوازکردنی کورد، کاریگەری هەبوو لەسەر شێواندنی کللتوری ئێمە، کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە ئێمە بکەینە ژێر کاریگەری کللتورەکانی تەوە، ئێمە بکەینە ژێر کاریگەری زمانی ئەو نەتەوانەی کە ئێمان دابش کردووە. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەیە لەگەڵ هەموو ئەم سیاسەتانی کە ئەم دەوڵەتانە بەیەکەوە پیادان کرد نەیانتوانی ناسنامی کوردی بسڕاوانێ. ئەو قۆناغی دوای شێخ سەعید دوای ببورن سێڕەزای دەرسیمی دەست پێکە قۆناغێکی زۆر خامۆشە، چونکە لە ئەو ئەم ڕاپەڕینەی سەیڕەزا لە سەروبەندی ڕێکەوتنی سەعەد ئابادایە کە مەزانی سەعەد ئاباد لە نێوان وڵاتانی ناوچەکە واژۆ کرا، ئەو خاڵشکەلی جێبەجێ کرا هەر ئەو بوو کە سنوورەکان یەکتری بپارێزن، سنوورەکان یەکتری تونکەنەوانێ. ئەگەر چی لە قۆناغی دواترە و لە قۆناغی جەنگی دووهەمی جیهانیا لە قۆناغی دروستکردنی کۆماری کوردستان لە مەهاباد تورکیا ترسێکی زۆر گەورەی تێکەوت بوو. بۆیە بۆ ئەوەی کە کوردەکانی باکوور پاڵپشتی نەکەن نەکەونە ژێر کاریگەریەکەوە سوپایەکی زۆر گەورەی لەو سەر سنوورانەدان ئەبوو لە کاتێکە تورکیا نەچۆتە شەڕەکەوە. بۆیە هەرێک لە سەرچاوەکان بە سەرسامی و باسیەکەن تورکیا نەچۆتە شەڕەوە، ئەم هەموو سوپای لەم ناوچانە کۆکراوەوە کە ناوچە کوردەکانە بێگومانەوە زەری زۆر ئەیە لە ناوچە کوردەکان، بەڵام لە ترسی ئەوەی نەکەونە ژێر ئەو کاریگەریەوە، چونکە لەگەڵ ئەوەشا هێشتا هەر کاریگەریە بوو، هێشتا هات و چۆی کوردەکانی باکوور بۆ ئەو دی و بۆ ڕۆژهەڵات و بە پێچەوانەوە هەبووە. بۆی ئەوان زۆر ڕێوشێنیان گرتە بەر. ئەگەر چی ساتەوختەیە کوردەکان لە باکوور نەیانتوانی شۆڕشێکی کوردانە دروستکەن، نەیانتوانی شۆڕشێکی سیاسی دروستکەن، نەیانتوانی ڕێکخراو دروستکەن، چونکە لەوێ هەمووش ئێمە ئەزانین تا کۆتایی جەنگی دووەم لە تورکیا وڵاتی یەکپارتی بوو،
هەر پارتیگەل لە حکومڕانی کرد ئەو پارتێکە مستەفا کەمال دروستی کردبوو بۆ هیچ پارتێکی تر نەبوو لە ناو تورکیا پارتی تورکیش نەک پارتی کوردی بۆی ڕێگەنە بە کەس نەئیرا و ئەوەی کە لە تورکیاشە ئەبوو بە باڵادەست لە ناو تورکەکانیشە ئەوانە بوون ئەچوونە پاڵ پارتیگەل بۆیە ئێمە تا دوای جەنگ هەتا ساڵانی 1946 و 1947 لەو قۆناغەوە فرە پارتی لە ناو تورکیا دەست پێکا ئەو کاتەش کە دەستی پێکرا تەنها ڕێگە ئیرا بۆ کەسانی کە لە ناو چوارچێوەیەکی تورکیا کار بکەن ڕێگە نەئیرا کە هیچ پارتێکی نەتەوەی جگە لە تورک لەوێ سەر هەڵبا بۆیە کوردەکان ناچار بوون لە قۆناغەکانی دواترە بچن ناو پارتە چەپەکانەوە کە سەری هەڵەیە ئەوەی کە ئێمە بەزەقی خوێنەوە بەڵگەنامەکان پێمانەڵێن بەستنی پەیماننامەی 1955 نێوان بەغا و تاران و ئەنقەرە یەکێک لە خاڵەکانی بۆ گرتنەبەری هەموو ڕێو شوێنێک سنووردانان و بەربەزدانان لە بەردەمی کوردەکانی هەر چوار پارچەیە نەک بچنە ناو ئەو گروپە تیرۆریانە ئەو کاتێکە بە چەپەکان ئەوترا وەک هێزێکی ڕوخێنەر سەیرەکران بۆی ئەو کاتە کوردەکان بە دوای دەواازەیە کە گەڕان ئەو بوو زۆربیان ڕخوان لە پارتە چەپەکانە ئەدۆزێوانێ و لێەوە دەستیان بەکاردن کرد تا ساڵان ینی سەرەتای شەستەکان بەم شێوەیە بوو لە 1965 پارتی دیموکراتی کوردستان لە باکوور دروست دەبێت یعنی ئەمە سەرەتایەکی ترا لەوێ قۆناغێکی تر لەوێ لە باکوور یەتە ئاراوە دواتر ئەم پارتە لە 1960 دابەژە بێ لە نێوان دوو باڵا یەکێکیان کە بە شوانیەکان ناسراون بە ناوی ئەو دکتۆر سعید کە ڕابەرایەتی ئەم باڵەیە کرد کە ناوی بزوتنەوەکەی دکتۆر شوان بوو بەشەکەی تری هەر درێژکراوی ئەم پارتە مانەوانێ دواتر لە باکوور چەند ڕێکخراوێک دروست دەبێ و چەند پارتێکی تر دروست دەبێ بەڵام زیاتر کوردەکان سەر لەنوێ ئەچنەوە ناو چەپەکان بە تایبەتی لە ساڵانی هەفتاکانە ئەوان توانێن لە ناو چەپەکانە زۆر گەشە بە خۆیان بن لە ساڵانی 1970 و 1974 ئەوەی کە لە هەنێ سەرچاوەیە کە باسیەکە عەبدوڵڵا ئۆجەلان ئەوان لەگەڵ چەند کەسانێکە قسەیان کردو و دانیشتنیان کردووە باشترین شت ئەوان زانێ کە ئەوان لە ناو چەپەکانە جارێ بمێنەوە خۆیان ڕێخن بەڵام دواتر ئەڵێ ئەوان مناقەشیان کرد ئەوان ناتوانن دوای ئەوەی کە ماوەیەک لە ناو باڵە چەپەکانی تورکیا ئەمێنەوە کاریان لەگەڵەکەن بەڵام دواتر تێگەن کە ئەوان ناتوانن بگەن بە ئازادی بگەن بۆ داواکارانی کە ئەوان ئێنێ لەناو ئەو چوارچێوە چەپانەیە بۆی بیر لەوەکەنەوە کە ئەمان ئەبێ پارتێکی تایبەت بە خۆیان هەبێ ئەمان ئەبێ ڕێکخراوێکی تایبەت بە خۆیان هەبێ ینی 1973 و 1974 سەرەتای ئەوەی کە چەند کەسانێک گروپێکی شێش کەسی لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلانە قسەکەن دواتر 1974 و 1975 و 1976 تا 1977 قۆناغی گەشەکردنی ئەم کەسانەیە ئەم باڵانەیە لە ناو بە تایبەتی لەن خوێندنی باڵا لەبێ لە تورکیا دوای ئەمە قۆناغێکی تر دەست پێکا لە ڕێخستنی کوردی لە باکوور کە لە 1978 ئەوان بڕیاری دامەزرانی پارتی کرێکانیانی کوردستان ئێن بەڵام لە 1970 بە فەرمی ڕائگەیەنرێ بۆیە ینی پارتی کرێکانیش ڕاستە ئێمە بۆشایەکمان هەیە لە باکوور بەڵام لە 60ەوە چەندین ڕێکخراوی جیاوازمان هەیە سەر هەڵدەیە کە کارەکەن زۆربیان تەعاان بەنهێنی ئەو ڕۆژەی کە باکووری کوردستانی تا بۆ ئێمە ئەزانی کە ئەوانی ناچار کردووە بەشی هەرێ زۆریان بە نهێنی کار بکەن دواتر ئەچنە سەرەوەی کە ئەوان ئەبێ پارتی کرێکاران دروست بکەن و لە 1970 بە فەرمی دروستبوونی ئەم پارتە ڕائگەیەنرێ ئەوان بڕوان وا بوو ئەبێ لەژێر کاریگەری فەلسەفەی مارکسی لینیا کار بکەن ئەو وڵاتانی کە کوردستانی دابەش کردووە یاخود یارمەتی و هاوکاری وەرەگرن لە وڵاتانی سەرمایەدارەوە بۆیە
ئێمە لە ڕێگەی ئەو فەلسەفە ئەو ئایدۆلۆژیا ئەتوانین بگەین بە سەربەخۆ بوون و بگەین بە ڕزگاری. ئەم پارتە چالاکەکانی دەست پێکە بە تایبەتی لە ساڵانی هەشتاکانە چەند چالاکیەک ئەکا بەڵام ئەوەی بە فەرمی خۆیان باسی ئەەکەن لە 15 ئاپی 1984ەوە ئەمان خۆیان بە ڕۆژی فەرمی دەستپێکردنی خەباتی چەکداری لە باکووری کوردستان ئەناسێنن. بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ئەم ئەڵقەیەی بەرنامەکەشمان. هیوادارم کە ئەم بەشەش بە کەڵک و بەسوود بوو بێت بۆتان و توانی بێتمان خزمەتێکی کەم بۆ ناساندنی مێژووی نەتەوەکەمان بە جیلی تازەی کورد کرد بێت بەو هیوایە و هەروەها بە هیوای شادی و خۆشی هەمووتان تا پێگەشتنەوەیکی دیکە شەوێکی شاد بۆ هەموو لایەکتان بە ئاوات دەخوازم. ماڵەوە.